ئێمە و خوێندکارانی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی کۆت بلو کڵەب بە هاوبەشی لەگەڵ وایەچێس کوردستان هەستیان بە ئەنجامدانی چالاکیەک بەلای نەخۆشخانەی هیوە و قاوشی پاڵێشنەوە زۆر سوپاسی زانکۆی ئەمریکیەکەین و هەروەها بە تایبەتی خوێندکارانی هەردوو یانەی YHS لەگەڵ کۆت بلو زۆر سوپاسیەکەین بەڕاستی پێداویستێکی هەموو قاوشەکانی نەخۆشخانەی بە شێوەیەکی گشتی. لە ڕێگەی چالاکی چێژێک بە هۆکارێک توانێمان لە ڕێگەی فرۆشتنی خۆراکەوە ڕێ $2900 کۆبکەینەوە و ئامێری دیسی شۆک مەشین بکڕین بۆ نەخۆشخانەی هیوە و هەروەها بە بڕی $750 بەخشینمان هەبوو کە توانیمان ئینفیوژن پەمپێک دابین بکەین بۆیان. لێرەوە بە پێویستی دەزانین سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستی هەموو ئەو کەسولایانانە بکەین کە لە دەرەوەی زانکۆ و لە ناوەوەی زانکۆ هاوکار بوون لە بەرەو پێشبردننی ئەم ئێڤەنتۆ لە کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ نەخۆشخانەی هیوە.